سەرۆک جۆ بایدن بە سەردانێکی کتوپڕ بۆ ئۆکرانیا چووە ناوچەی جەنگەوە وێڕای مەترسیەکانی ئاسایش. سەردانەکەی بە مەبەستی پیشاندانی پشتیوانی نەگۆڕی ئەمریکایە بۆ ئۆکرانیا لە جەنگەکەی دژ بە داگیرکاری رووسیا. سەرۆک بایدن شانبەشانی سەرۆکی ئۆکرانی ڤڵەدمیر زەلەنسکی لە بەردەم دیواری یادەوەری ڕاوەستا بۆ ڕێزلێنان لەوانەی لە بەرگریکردن لە وڵاتەکەیان گیانیان سپارد. دواتر سەرۆک بایدن پەیامێکی ڕوونی ئاراستەی جیهان کرد. من لە سەردانێکەوە هاتووم بۆ کیێڤ. دەتوانم بڵێم کە کیێڤ خۆڕاگرە و سەربەرزە و هەروەها لە هەمووی گرنگتر ئازادە. بەڵام جەنگی گشتگیری رووسیا زیانی گیانی گەورەی بە ئۆکرانیا گەیاندووە و بە ژێرخانی ئابووری و هەروەها بە هاوڵاتیانی. ئینستیتوتی دیموکراتی نیشتیمانی دەڵێت لە سەدا 37 ئۆکرانیەکان ئەوانەی بەشداریان لە لێکۆڵینەوەکەدا کردووە دەڵێن ئەوان هاوڕێیەکیان ئەندامێکی خانەوادەکەیان لەدەستداوە لەو کاتەوەی ساڵێک لەمەوبەر جەنگەکە دەستی پێکرد. لەگەڵم دژواریە سەختانەدا کەچی ئۆکراینیەکان زۆر گەشتبینن. ئاستێکی بەهێزی پشتیوانی بۆ ڕایبەرایەتەکان هەیە و هیواک لە ئارادایە کە بە پشتیوانی نێودەوڵەتیە ئەم جەنگە بە زووی کۆتایی دێت. مارچین وەلسکی دەڵێت رووسیا زانیاری چاواشەکاری بەکارهێناوە بۆ هەوڵدانی بۆ کردکردنی ئۆکرانیەکان و قایلکردنیان کە ڕۆژئاوا وابەستەی وڵاتەکەیان نییە. ناوبراو دەشڵێت بەڵام ئەم استراتیژیە ئەنجامی پێچەوانەی هەبووە. 92% لە سەدانەوە دوونەی ئوکراینەکان دەخوازن ببینن کە ئۆکراینە ببێتە ئەندامێکی یەکێتی ئەوروپا. لە 1970 دەخوازن ئۆکراینیا پەیوەندی بە هاوپەیمانی ناتۆ بکات. جامە پشتیوانێکی زۆر بەهێزە ئەوەی بە درێژای ساڵی ڕابردوو بەدیمان کردووە. مایستەر سوورمانە کە ببینیت ئۆکراینەکان چەند لایەنگری ئەوروپا و هەروەها ناتۆن. من بە درێژای تەمەنم هیچ شتێکی وەک ئەمەم نەبینیوە. میکۆلا دڤیدیلۆکی شیکاری سیاسی ئۆکرانی هاوڕایە. داگیرکردنی ئۆکراینیا لەلایەن رووسیاوە هاوپەیمانەتی ناتۆ یەکێتی ئەوروپای لە ئۆکراینیادا ئەو پەڕی ناودار کرد و هاوڵاتیان تێگەیشتن لەوەی کە تەنها ڕێگەمان بەرەو ڕۆژاوایە. ئێمە زۆر بە خێرایی بەرەو ئەو ئاراستێ دەڕۆین. هاوکات هاوڵاتیانی ئاسایی ئۆکرانی دەڵێن دوای ساڵێک لە جەنگ و هێرشە موشکیە بەردەوامەکانی رووسیا بۆ سەریان بەڵام ئەوان بەهێز و خۆراگرن. لە ڕۆژی 24 مانگی دوودا هەمومان پێکەوە گردبووینەوە و ئەوەمان پێشاندا لە ڕاستیدا ئێمە یەک وڵاتین و نامانەوێت رووسیا داگیری بکات. لەگەڵ هەموو تۆپبارانێکدا ئێمە بەهێزتر دەبین و لەگەڵی ڕادین و ڕۆژانە دەژین. ئەمە بەهێزترمان دەکات و ئەوە پیشانی دوژمنەکەمان دەدەین کە ئێمە سڵ لە هیچ ناکەینەوە. هاوکاتی ئەوەی جەنگەکە بەردەوام و بەڵگەکانی تاوانەکانی جەنگی رووسیا لە ناوچە ڕزگارکراوەکان ئاشکرا دەبن، لێکۆڵینەوەکە ئەوە دەردەخات ئۆکرانیەکان ئەو پەڕی وابەستەی سەرکەوتن و هەروەها ڕزگارکردنی هەموو ئەو ناوچانن کە لکێنراون بە رووسیاوە و داگیر کراون. بۆ میرۆسلاڤا گۆنگادز، سمکۆ عەزیز، دەنگی ئەمریکا.